بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجەکەم لاپەڕە 86. لاپەڕە 86 باسی کارامەییەکانی شیکاری پرسیارەکان. کارامەییەکان شیکاری پرسیارەکان هەنگاوەکانی شیکار پێش هەمویان تێبگە، پلاندانێ، شیکار بکە و ساغ بکەوە. تێگەیشتن لە پرسیار زۆر گرنگە، زۆر جار پێویستە پرسیارەکە 2 جار و 3 جار بخینمەوە هەتا تێی بگەم. زێڕینگەرێک ملوانکە و بازنە بە بەکارهێنانی مور و لە 6 ڕەنگی جیاواز دروست دەکا. ئەگەر ویستت ملوانکەیەک بە دیاری بکڕی و 3 جۆر ملوانکە لە دوکانەکەدا هەبێ، جۆری ه و جۆری ن، ملوانکەی ه، ملوانکەی ن و ملوانکەی د. پێش ئەوەی بڕیار بدەی کام جۆریان بکڕی پێویستە بیر لە چەند شتێک بکەیتەوە. کەواتە لێرە کڕینی ملوانکە 3 جۆرە ملوانکە هەیە و ملوانکەکان دەتوانی بە 6 ڕەنگی جیاواز دروستیان بکەی یان دروست دەکرێن. ئەوجا لێرە هەندێک زانیاری هەیە. زانیاریەکان لە 2 خشتە بەکاربهێنە، لە 2 خشتەکە بەکاربهێنە بۆ ئەوەی وەڵامی پرسیار بدەیتەوە. خشتە یەکەم ژمارەی موروەکان، ڕەنگەکانم هەیە، ڕەنگی سۆر و ڕەنگی شین، ڕەنگی سەوز لە موروەکان بێگومان، ڕەنگی زەرد، ڕەنگی پرتەقاڵی و ڕەنگی وەنەوشەی. ڕەنگی پرتەقاڵیش لێرە. ئەوەندە جۆرە ڕەنگە هەیە، 6 دانە. 3 جۆر ملوانکەی دروست دەکا ئەو دوکاندارە یان ئەو زێڕینگەرە. خشتەی دیکەشم هەیە چ پیشان دەدا درێژی موروەکان. ڕەنگی سۆر درێژی موروەکە سانتیمەک و 1 سانتیم و فاریزە 2 مۆریە شینەکە 0.5 سانتیمەترە، سەوزەکە 0.7، زەرد 0.4، پرتەقاڵی 1.3 و وەنەوشەی 0.6 سانتیمەتر. ئێستا دەچمە لای پرسیارەکان بزانم پرسیارەکان چ نووسرایە. پرسیاری یەکەم، درێژی مۆروەکان لە هەر یەکە لە ملوانکەکاندا چەندە و کامیان درێژترە؟ ئەوەی ڕاستی بی تۆزێک پرسیارەکی باش دانەڕشترایە دەبا نووسرا بە درێژی ملوانکەکان چەندە یان درێژی هەموو موروەکان بەیەکەوە لە هەر ملوانکەیەک چەندە، چونکە درێژی مۆروەکان لێرە نووسرایە. پێویست ناکە ئەو پرسیارە بکرێتەوە، بەڵام دەبوا بکرا بە سەرجەمی درێژی موروەکان چەندە لە هەر ملوانکەیەک، ئەوجا کام ملوانکەش لە هەر سێکیان درێژترە یان لە دووەکەی دی درێژترە. کەواتە ئەمن هەتا درێژی مۆروەکان بزانم لە هەر ملوانکەیەک چ دەکەم، دەچم ئەو 2 خشتەی هەردووک بەیەکەوە بەکاردەینم، خشتەی یەکەم و خشتەی دووەم. لە ملوانکەی ببورن ها، واتە ئەو ملوانکەیە، یەکەم ملوانکە ئەو ملوانکەیە. چەند جۆرە مۆریم هەیە؟ شین و سەوز و زەرد و وەنەوشەی. چونکە سۆرم نییە 0 نووسرایە،
سوور نییە و پرتەقاڵیش نییە، هەردووچیان سفرە. کەواتە لەو ملوانکەیەی هێ 12 مۆری شین، 12 سەوز، 12 زەرد، 12 وەنەوشەی بەکاردێ. هەر مۆریەی چەند درێژە لە شینەکان 0.5، سەوزەکە 0.7، زەردەکە 0.4، وەنەوشەیەکەش 0.6. کەواتە ئەمن دەبیبینم بۆ وێنە 12 کە شینە جارانی 0.5 بکەم بزانم هەموو شینەکان بەیەکەوە چەندن، هەموو کەسکەکان چەندن، هەموو وەنەوشەویەکان چەندن، ئەو جەدوایە کۆ بکەمەوە بزانم درێژی هەموو ملوانکەکە چەندە. کەواتە ئەمن هینایتم 12 ژمارە 12 هینایە، جارانم کردیە لەگەڵ درێژی 1 دانە مۆری. شینەکان کردیە 6 سانتیمەتر، هەر 12یان بەیەکەوە. کەسکەکان 8 و 4، 8 فاریزە 4، زەردەکان 4 فاریزە 8 و وەنەوشەیەکان یان مۆرەکان 7 فاریزە 2. ئێستا کۆیان دەکەمەوە ئەو 4 ژمارەیە بەخۆی دەبی فاریزە لەژێر فاریزەی بنووسرێ، بەڵام ئەمن ئەوها لەژێر یەکم نەنووسیە، بەڵام دەبی بزانم چ لەگەڵ چ کۆ دەکەمەوە. 0 و 4 و 8 و 2 کۆی دەکەمەوە دەکاتە 14. 6 و 8 و 4 و 7 کۆی دەکەمەوە دەکاتە 25 و کۆی دەکەمەوە لەگەڵ یەک دەبیتە 26. کەواتە ملوانکەی 26 سانتیم و 4 سانتیمەتر درێژیەکەیتی. هەموو مۆریەکان بەیەکەوە. دێمە لای ملوانکەکەی دیکە. ئەو ملوانکەی ئەوها دەرچوو لەو 4 ڕەنگەی پێکاتیە و چەند دانە مۆریە 12 12 12 12 گە کۆی بکەینەوە 48 دانە مور و درێژیەکەشی 26 سانتیمە. ئەوە ملوانکەکەیە. ئێستا دێینە لای ملوانکەکانی دی لە چێ نووسیتم لێرە. ملوانکە نە لەوەندا ڕەنگەی هەموو ڕەنگەکانی تێدایە، بەڵام ژمارەی مۆریەکان جودایە. 4 دانە سۆر درێژیەکەیان بەیەکەوە کردیە 4 سانتیم و 8 دەیەک. 8 دانە شین هەمویان بەیەکەوە کردیە 4 سانتیمەتر. 6 دانە سەوز جارانم کرد 4 و 2. 10 دانە زەرد، 4 دانە پرتەقاڵی و 8 دانە وەنەوشەی. پاش لێکدان و کۆکردنەوە هەمووی بووە 27 سانتیمەتر. ژمارەی مۆروەکانم نەژماردیە چونکە پێویستی نەکردیە بژمێرم، بەڵام دەتوانی بژمێری خوێندکاری ژیر ئەگەر ئەو ژمارانە کۆ بکەیەوە. ئێستا ملوانکەکە کوو دەرچوو شێوەکەی ئەوهایە لەو ڕەنگانە پێک دێ، هەموو ڕەنگەکانی لەگەڵە. ئەو دێمە لای ملوانکەی سێم، ملوانکەی د. ئەویش لەو مۆریانە پێک دێ هەمویان، سۆر و شین و کەسک و زەرد و نارنجی و وەنەوشەی. دیسان لە کاتی لێکدان و کۆکردنەوە ئەو ژمارانەم بەدەست هات و درێژی هەموو مۆریەکان لە تەنیشتێک کردیە 25 سانتیمەتر و 3 سانتیمەتر. پرسیارەکە ئەوە بوو کامە ملوانکە لە هەمویان درێژترە؟ ئایا ملوانکە یەکەم یان دووەم یان سێم؟ ئەوە 25، ئەوی دیکە 27 بوو، یەکەمەکەش وا بزانم 26 بوو. کەواتە ملوانکەی یان ملوانکەی نە لە هەمویان درێژترە. ئەو ملوانکەیە لە هەمویان درێژترە، 27 سانتیمەترە. ئەو پرسیارە تەواو بوو. پرسیاری ب. ئەگەر زانیت خوشکت
پێکهاتەکانی ڕەنگی سوور و پرتەقاڵی و وەنەوشەیی پێ باشە کام ملوانکە هەڵدەبژێری. سۆر و پرتەقاڵی و وەنەوشەیی کەواتە ناتوانم ئەو ملوانکەی هەڵبژێرم چونکە نە سۆری تێدایە نە پرتەقاڵی، بەڵام یەک لەو ملوانکانە هەڵدەبژێرم، یان ملوانکەی ن یان ملوانکەی د. ڕەنگە ملوانکەی ن هەڵبژێرم چونکە پرتەقاڵیەکەشی زۆرە، سۆرەکەشی باشە، وەنەوشەیەکەشی 8 دانەیە، کەواتە باشترین ملوانکە هەڵبژێری ملوانکە ن، پیتی ن، ملوانکەی دووە. ئەو پرسیارەش تەواو بوو. پرسیاری ژمارە، پرسیاری ج. ئەگەر زانیت خوشکت بە ژمارە تاکەکان گەشبینە کام ملوانکە هەڵدەبژێری؟ وەڵامەکەت ڕوون بکەوە. ژمارە تاکەکان کام ملوانکە هەڵبژێرم؟ لێرە چەند ژمارەی تاکەیە؟ لێرە هەموو ژمارەکان جووتن، ئەگەر ئەو هات بیر لێکەمەوە، لێرەش هەمویان جووتن. لێرە ژمارەیەکی تاک هەیە، پرتەقاڵیەکە تاکە، ڕەنگە باشتر وابی ئەو ملوانکەی هەڵبژێرم ئەگەر ئەو هابی. تەنیا یەک تاک هەیە. پرسیاری د. ببورن. دوکاندارەکە هەر سانتیمەترێک لە ملوانکەی ه بە 1150 دینار و لە ملوانکەی د ن ببورن بە 1200 دینار و لە ملوانکەی د بە 1250 دینار دەفرۆشی. ئەگەر بتەوێ گرانترین دیاری بکڕی کام ملوانکە هەڵدەبژێری؟ ئێستا دەچین چ دەکەین؟ دەچین درێژی ملوانکەکان بە سانتیمەتر، جارانی پارەکەی دەکەین، بزانین هەر ملوانکەی چەند پارەی تێدەچی. یەکەم ملوانکە ملوانکەی ه، جارانی ئەو پارەی دەکەم 1150 دینار. 1150 دینار. ئەو ملوانکەیە درێژیەکەی 26.4، جارانی 1150 دەکەم، جارێ ئەو سفڕەی دەستکاری ناکەم لە کاتی ئەژمێرکردن، دوایە لە ئەنجامەکە داینێنێم، جارێ تەنیا 115 جارانی 264 دەکەم، وەکو ئەوەی فاریزەم نەبی. کەواتە 4 جاران 5 20، 4 جاران 1 4 کۆی دەکەمەوە لەگەڵ ئەو دووەی یەکسان دەبی بە 6. 4 جاران 1 4. دێمە لای شەشەکەی پێشی بێم، سفرەکی لێرە دادەنێم. 6 جاران 5 30 سفر، سێش لێرە. 6 جاران 1 6 کۆی بکەمەوە لەگەڵ ئەو سێی دەکا 9. 6 جاران 1 6. ئەو دێمە لای دووەکەی، پێشی دووەکەی بنووسم لێرە سفر، لێرەش سفر. ئەوها 6 جاران 5 دەکا 10. 6 جاران ببورن، 6 نەبوو، دووەکەی دەبی جارانی 5 کەم. 2 جاران 5 10 سفر. 2 جاران 1 2 لەگەڵ یەکیش 3. 2 جاران 1 2. ئێستا کۆیان بکەمەوە 0 6 13 6 و 3 9 یەکیش 10 و 3. پارەکە کردیە چەند؟ بەڵام پێشی ئەوەی پارەکە کردیە چەند دەبی لێرە 1 سفری ئەو سفرەی ئێرە بینمە خوارێ دەنا هەڵە دەردەچی، ئەوە سفرەکەش دانێم. ئەو جە ئێستا فاریزەکەی لە چێ دانێم؟ فاریزە لێرە بوو، فاریزەکەی لێرە دانێم. پارەکە بووە چەند؟ پارەکە بووە 1
3,360 دینار. 3,360 دینار ئەوە ملوانکەی هەیە. بچینە لای ملوانکەکەی دیکە بزانین درێژەکەی چەندە و پارەکەشی چەندە. درێژی ملوانکەکە 27 سانتیمەترە، پارەکەشی 1200. جارێ ئەو دوو سفرانە کارم پێیان نییە، دوایە دەیان نووسمەوە، کەواتە تەنیا 7 جاران 2 14، 7 جاران 1 7 لەگەڵ یەکیش 8، 2 جاران 2 4، 2 جاران 1 2 4 12 لێرەش 3. ئەوجە دوو سفرەکەی دەین مە خوارێ. فاریزەکەی لە چێدانێ؟ فاریزە نییە، چونکە خۆی فاریزە لێرە بوو، کەواتە سفر هەبوو، پێویست ناکە ئەمن فاریزەی دانێم، سفر هەبوو لە لای ڕاست. ئێستا پارەکە چەندە؟ 32,000 دینار و 400. 32,400 دینار. 32,400 دینار. دەچمە لای ملوانکەکەی دیکە، ئەوە ملوانکەی نەبوو، 32,000 ملوانکەکەی دی کردیە 30,000. ئێستا بچمە لای ئەو ملوانکە 25.3 درێژەکەیتی و 8 سانتیمەترەی بە 1250. جارێ سفرەکەی دەستکاری ناکەم، تەنیا لێکدانی 125 لەگەر 253. 3 جاران 5 15، 3 جاران 2 6 یەکیش 7، 3 جاران 1 3، 5 جاران 5 25 لێرە 0، 5 جاران 2 10 کۆی دەکەمەوە لەگەڵ 2 12، 5 جاران 1 5 لەگەڵ یەکیش 6. دێمە لای دووەکەی، 2 جاران 5 10، 2 جاران 2 4 یەکیش 5، 2 جاران 1 2. ئێستا کۆیان دەکەمەوە، 5 12 5 6 11 و 3. سفرەکە بوو دەینمە خوارێ. پارەکە بووە چەند؟ بەڵام پێشەوەی پارەکە بووە چەند؟ لێرە یەک خانەم هەیە لە لای ڕاستی فاریزە، کەواتە دەبی لێرە فاریزەی دانێم بە ڕەنگەشکە هەتا دیاربی. فاریزە لێرەیە. پارەکە بووە 31,625 دینار. 31,625. ئەوی دیکەش چەند بوو؟ 32,400. کەواتە 32,400 لە هەمویان گرانترە. ئەو خەناوکەی نە لە هەمویان گرانترە ئەگەر بکڕی وەکو دیاری. ئێستا تەواو. چەند لایەنی تر دەتوانێت ڕەچاوی بکەی پێش بڕیاردان لەسەر کڕینی هەر ملوانکەیەک کە هەڵی دەبژێری؟ لایەنی دیکە کە ڕەچاوی بکەی درێژی ملوانکەکە، ڕەنگەکانی بۆ پارەکەی، هەروەها دانانی، بەڵام دانان ئەوەندە گرنگ نییە، ڕەنگەکان کوو لە تەنیشتێکدا دەنەی، ڕەنگە ئەویش شێوازەکەشی گرنگ بی، ڕەنگەکان کامە لە تەنیشت کامەیە، کەواتە شێوازی ڕەنگەکان بۆ وێنە سوور زەرد سەوز، دیسان سوور زەرد سەوز دەتوانی ئەو سێ ڕەنگەی هەڵبژێری، بەڵام وابزانم ئەو جۆرەی دروست ناکە زەڕینگەرەکە، تەنیا ئەو سێ جۆرەی دروست دەکات، کەواتە ڕەنگە نەتوانین شێوازەکەی بە کەیفی خۆمان بە هەوەسی خۆمان هەڵبژێرین، بەڵام شێوازی دەتوانین، بەڵام ڕەنگەکان ڕەنگە نەتوانین. لەبیرت نەچی بەراورد لە نێوان ڕاستیەکان و پێدراوەکان بکە بۆ ئەوەی بڕیار بدەی. ڕاستیەکان و پێدراوەکان، کەواتە لێرە بەکارهێنانی دوو خشتە لە پێدراوەکان لە هەمان کات بۆ ئەوەی بتوانم وەڵامی پرسیارەکان بدەمەوە، کەواتە لێرە پلاندانان زۆر گرنگە، شیکارکردنەکە لەو ئاسانانە نییە و ساختکردنەوە کەش بێگومان زۆر زۆر ئاسان نییە، بەڵام ئەگەر باش
هەموو پرسیارێک ئەگەر باش بیخینمەوە دووسێ جار بیخینمەوە و بە هەنگاوەکاندا بچمەوە بزانم شیکارەکەم کو کردیە لێکدانەکەم کو کردیە 100% وەڵامی ڕاست و دروست دەدەمەوە. ئەو لاپەڕەیە لێرە تەواو بوو، دێمە کۆتایی ئەوانەیە هەتا وانەیەکی نوێ هەر خۆش بی.